بۆ حەلاوی باس بکە. بڕۆ بۆ حەلاوی باسکە. بۆ حەلاوی باسکەم. لە سلێمانی کە کەسێک نایەوێت یان تااقەتی نەبێ گوێ لەو بابەتەک بگرێت کە بۆی بازەکەیت پێت دەڵێ بۆ حەلاوی باس بکە. حەلاو بن حاس خانمێکی جوولەکە بوو لە گەڕەکی جوولەکانی شاری سلێمانی دەژ. دوکانێکی بچووکی هەبوو لە تەنیش ماڵەکەی خۆی. هێلکە و کبریت و بەردە هەسان و تووتن و لوسکە و بن و مێخەک و بڕنۆت و هەندێ وردەواڵەی تری دەفرۆشت. حەلاوەخان گوێی گران بوو، واتە وایە کەسەکە بە دەنگێکی زۆر بەرز قسەی بکردایە، بەڵام هێشتا ئەو تێ نەدەگەیشت چی دەڵێت یا زۆر کەمی قسەکانی دەبیست. ئەو کەم بیستنەی وای کردبوو بێتە جێگای باسکردنی خەڵک. ئەگەر کەسێکی بۆ حاڵی نەبووە ئەیگوت بۆ حەلاوی باسە، یا یەکێک نەیویستایە گوێ بۆ کەسێک بگرێت دەیگوت بڕۆ بۆ حەلاوی باس بکە، واتە نامەوێت تێ بگەم وەک چۆن حەلاو تێناگات. ئەو قسەیە تا ئێستاش بەکاردێت. شایانی باسە حەلاو بن خاس کەسێکی زۆر میهرەبان و بەخشندە و دڵساف و ڕۆخۆش و دەست و دەم و داوێن پاک بوو، بە جۆرێک موسڵمان و جوولەکە و مەسیحەکانی شار. ئەگەر شتێکیان بیویستایە لەلای ئەو هەبوایە لە بازاڕ و گەڕەکانی خۆیان نەیان دەکڕی و ماڵیان چەند دووریش بووایە دەچوونن لای ئەو و دەیان کڕی. کاتێک قوتابخانەی فەیساڵیە لە سلێمانی دروستکرا کە یەکەم قوتابخانە بوو لە شارەکەدا دروست بکرێت، حەلاوەخان 50 دیناری مەلەکی ئەو کاتی بەخشی بە دروستکردنی کە بێگومان بۆ ئەو زەمانە پارەیەکی هێجگار زۆر بوو.